گوندێک لە گەرمیان خاڵی لە خەتەنە و توندوتێژی دژ بە ئافرەتان نازناوێکە لەلایەن ڕێکخراوی وادی ئەڵمانیەوە دراوەتە گوندی چاڵەڕەشی سەر بە قەزای کەلار. ئەمەش دوای ئەوە هات ئەو ڕێکخراوە لە ماوەی ڕابردوودا ڕووپێویکی کردووە لە گوندەکانی سنووری گەرمیاندا و ئەم گوندە تەنها گوند بووە کە توندوتێژی بەرامبەر ئافرەتان تێدا ئەنجام نەدراوە. لە دوای 2000 پیامان نەبووە دوو ژن بێرە گشتی ڕێزی خۆی لە ژنی گردووە ماڵ بۆ ژنەکە بە قسەی ژنەکە گشتی خوانەی بڕێ ماڵ وا هەیە ملیۆنی وەرەگرێ بەخوای کاتە مەسرە بۆ ماڵی بۆ ژنی بۆ مناڵی کەس ڕێگری لە ژن و مناڵی ناکە ڕۆژێ دەکەڕاتە ئەو شارەت بێری. یەکێکی تر لە خاڵە بەهێزەکانی توندوتۆڵی خێزان لەم گوندەدا ئەوەیە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا هیچ حاڵەتێکی جیابوونەوەی نێوان ژن و مێردی تێدا تۆمار نەکراوە و دانیشتوانی گوندەکەش هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆی بەشی زۆری خێزانەکان پەیوەندی خوێن لە نێوانیاندا هەیە. ئیساکیە لەوەبەر هەرچی ئاژاوە و مشکلێ بووە شکر بۆنەی ئیسا خۆمان کەسێکین و خزمیەکین کێشەی کۆمەڵایەتی معنیە شکر لە خواوە زیاوی. حاڵەتی دوژنەیتیانە لە نەوەتەکانە بووە حاڵەتی تەلاقدانی هەرتیانە بووە تیان نەمبیستە بۆ بیرۆری من نەمبیستە یەکێک بووە زام لە دەور هەشتاکان بووە. ڕێکخراوی وادی ئەڵمانی لە دوای ڕووکێویەکەی چەند پرۆژەیەکی هۆشیاریان بۆ دانیشتوانی ئەم گوندە ئەنجام داوە و بەڵێنیەوەشیان داوە بە دانیشتوانەکەی کە لە ئایندەدا چەند پرۆژەیەکی خزمەتگوزاریان بۆ ئەنجام بدەن. ئەم گوندە خاڵیە لە خەتەنە و توندوتیژی بەپێی بەدواداچوونەکان لە بەرامبەر ئێمە پرۆژەیان بۆ ئەنجامەدەین سمیناراتیان بۆ ئەبەستین لە ڕووی دەرونی کۆمەڵایەتی تەندروستی و گوندەکەش بەڵێنی ئەوەیان پێداوین ژن و پیاویان کە بە تەواوەتی واز لە خەتەنە و توندوتیژی بهێنن. گوندی چاڵەڕەش هیچ سنتەرێکی خێزانی و کۆمەڵایەتی تێدا نییە و ئەمەش لە کاتێکدایە لە ساڵی ڕابردوودا لە ناوچە جیاجیەکانی گەرمیاندا چەندین حاڵەتی توندوتێژی دژ بە ژنان تۆمار کراون. مەریوان حەسەن NRT گەرمیان.